سوودانی ڕەزامەندی نیشاندا موچەی فەرمانبەرانی هەرێم ڕاستەوخۆ بنێرێت. بە پێی نووسراوێک کە ئاڕاستی ئامیندارەتی گشتی پەرلەمانی عێراقی کردووە، داوا دەکات حکوومەتی هەرێم هەموو زانیاریەک لەبارەی ژمارەی فەرمانبەرانی هەرێمەوە بدات بە حکوومەتی عێراق. بە گوێرەی نووسراوێکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بە ژمارەی 3002 کە ئاڕاستی ئامینداری گشتی پەرلەمانی عێراقی کردووە، ئاماژەکراوە بە دابینکردنی ڕاستەوخۆی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقەوە. نووسراوەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە واژۆی عەلی ڕزوقی بەرپرسی نووسینگەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقی لەسەرا دوو خاڵ لەخۆ دەگرێت. لە خاڵی یەکەمدا دەڵێت دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان لیستی موچەخۆران و زانیاری تەواوی فەرمانبەران بۆ حکوومەتی عێراق بنێرێت، تاوەکو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕێگەی هەژماری بانکیەوە موچەکانیان دابین بکرێت. لە خاڵی دووەمی نووسراوەکەدا هاتووە لە چوارچێوەی یاسایی بودجەی گشتی عێراق بە گوێرەی ئەو یاسایی لە پەرلەمان دەرچووە، ئەم پرۆسەیە جێبەجێ دەکرێت لەگەڵ ڕەشاوکردنی ئەو پابەندیانەی لە ئەستۆی حکوومەتی هەرێمدایە بە گوێرەی راپۆرتەکانی چاودێری دارایی لە هەرێم و بەغدا. نووسراوەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە کاتێکدایە ڕۆژی 2 تشرینی یەکەمی ئەمساڵ 120 پەرلەمانتار لە پەرلەمانی عێراق واژۆیان کۆ کردەوە بۆ ئەوەی موچەی فەرمانبەرانی هەرێم ڕاستەوخۆ لەلایەن بەغداوە دابین بکرێت و لە ڕێگای هەژماری بانکیەوە هاوشێوەی فەرمانبەرانی دیکەی عێراق موچەکانیان پێ بدرێت.